بە ناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. بەخشین ئەو دەستگایەکەوە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکانی لەوێ دڵخۆش دەکات. بابزانین کاتێک ئێوەی بەخشندا ئێوەی دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هاوکاریەکانتان ئاڕاسی ئەم دەستگایەکەن، بابزانین ڕۆژ لە دوای ڕۆژ و مانگ لە دوای مانگ دڵی هەژاران و منداڵانی بێباوکی چۆن پێخۆش دەکات. چەند مانگەی بەر لە ئیستا لێرە وەستا بووم، خانوویەک لە پشتی من بوو، خانوویەکی کۆن، خانوویەکی شەڕ، چوار منداڵی بێباوکی هەژاری نەدار ژیانە بەسەر دەبرد. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا بە هاوکاریەکانتان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریتان کردن، بابزانین خەرمانبەرەکەی ئێوە چی هێناوەتە بەر هەموو چۆن چوار منداڵی بێباوک دڵیان خۆش بووە. چەند ساتێک لەگەڵمان نابن بابزانین گۆڕانکاری لەم خانووە و خانووی پێشوو چی بوو و ئێوەی خێرخواز و بەخشندا چیتان کردو بۆ چوار منداڵی هەژاری بێناس. ئەستا ژیانمان ناخۆش بوو، ئێستا ژیانمان زۆر خۆشە. ماڵتان ئاوا بێخوا لە کەناڵی بەخشین زۆر مەمنونیانی هەتا ئەو ڕۆژەی ئەمرین. پێشتر ژیانتان چۆن لەم خانووە؟ وەڵا ژیانمان ناخۆش بوو، ئاوە هاتە خوارد کەیەک ژیانمان نەبوو، زۆر ژیانمان ناخۆش بوو. خەڵک یارمەتیە داین، ماڵیان ئاوا بێ لەگەڵ ئێوە دستانە وڵا ژیانمان نەبوو. ئاو بە قوڕ هاتە خوارەوە لە ژوورەکانمان ئاویتیا بوو، هەر ژیانمان هەر نەبوو، زۆر ناخۆش بوو. ئێستا ژیانمان خۆشە، ماڵتان ئاوا بێ یاخوا لە کەناڵی بەخشین زۆر ژیانمان ئێستا خۆشتر بووە. وەڵای خانووکە زۆر خۆشە، مەمنونتانی تا ئەو ڕۆژەی ئەمری. نە متبەقمان هەبوو ئەوسا، ئیسا خوانەی بڕێ متبەقمان هەیە، ژوورمان هەیە، ژووری میوانمان هەیە، ماڵتان ئاوا بێ ئاخوا. هۆدە و هاویانێ بوو کە ئای بیا هاتە خوارەوە، ئێستا زۆر خۆش بووە، زۆر زۆر خۆشە، مەمنونتانین تا ئەو ڕۆژەی. ماڵتان ئاوا بێ ئاخوا، ئەوەی یارمەتی ئێوەی دا یارمەتی ئێمەشی داوە، ماڵیان ئاوا بێ لەگەڵ ئێوە. ئەرە وەڵا ژوور و هەویانێکمان هەبوو، ئای پیا هاتە خوارە، ژیانمان نەبوو، یەک ژوور بوو. ئەیتە هەویانەکەش غازی لێ بوو، سەلاجەی لێ بوو، هەمووی لێ بوو، ئیتە ئای پیا هاتە خوارەوە، هەر بە عەمەل ناهاو، زۆر ناخۆش بوو. حەمامەکەمان کۆن بوو، نە دگای پێ بوو، نە پەنجەرەی پێ بوو، جا سارد بوو، سەرما بوو، ناخۆش بوو. هەر ئێمە بووین ئیدارەمان تیا ئەکرد. مناڵەکان سەرمایان نەبوو کاتێک؟ ئارە وەڵا سەرمایە نەبوو، زۆر سارد بوو. بەڵێ ئەی ئێستا؟ ئێستا ژیانان زۆر خۆش بوو، حەمامی باشمان هەیە و وینی باشمان هەیە و شتی باشمان هەیە، ماڵتان ئاوا بێرە خوا، زۆر مەمنونتانی.
ئەوە ماڵەکەتان دیوە خۆتان بینی وتانە چۆنەوە ژیانمان نییە. کاتێک باران نەبارێ خەوتان نییە لە بژوورە؟ نەوەڵە ئاویەتە خوارە ئاویەتە لەکوێ بخەوی ژیان و نەبێت و حاڵ و نەبێت و ئەجا ساردا ئیداریتیان ناکەی زۆر بەعمل نایە ئەو لە هەویانەکە چێژ لێنێم شوێنی لێنێ ناچارین چی بکەین. بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم ماڵە هەژارەکە هاتن یەکەم جار کە چاویان بەم ماڵە کەوت و هەسان بە ئەرکمان و بێتووی ئەم بەڕێزانە ئەرکیان کێشا و زەحمەتیان کێشا و بەرنامەکەیان هێنا بۆ ماڵ ئێمە و کە چاویان بەم خانووە کەوت و چیان بەم مناڵە بێ باوکانە کەوت و بەزەیی کەوتە دڵی هەموو کەسێکەوە دەستی مانوێتی و دەستی یارمەتی بۆیان درێژ کرد و خانۆکەی بۆیان ڕوخان و خانوویان بۆ دروستکردن و پێشتر ژیانیان چۆن بوو لەس ژیانێکا بوو؟ وەڵاهی ژیانیان هیچ باش نەبوو هیچ خۆش نەبوو باوکیان فەقیر حاڵ و نقوستان بوو باوکیان جەڵدەلیدا و ئەمری خوای کرد و عەقڵەکەیان تەواو نییە و فەقیر حاڵن و فەقیر عەقڵن و هەرچیەک بێ ڕێنماییان بکەیت و هەڵس و کەوت و ملاولانیان پێ نیشان بدەیت و ئێستا باشن لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە زۆر فەرقیان کردووە ئەو کاتە خانوو نەبوو تیا بژین ماڵیان نەبوو متبەخیان نەبوو نووسنیان نەبوو حەمامیان نەبوو نەیان نەزانی هەڵس و کەوت و ڕەوشتیان نازانی چۆنە بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە و ماڵیان بۆ کراوە و ئێستا لەخوا بە زیاد بێ زۆر باشن. خانووی پێشیان زۆر خانووی پێشیان وەڵاهی زۆر وێران بوو زۆر بێ کەڵک بوو نە حەمامیان هەبوو نە نووسنیان هەبوو یەک ژووریان هەبوو نووسنەکەیان معرەزێ شکاوی تیاە بوو لەگەڵ هەنێ نوێنی شڕائیتر خانۆکە تکەیەک بەبان سەریانە ئاهاتە خوارەوە ئاوەکە مناڵەکان هەر لە ژوور لە ماڵ مامەیان نەخەوتن لە لای ئێمە بوون بە کەڵک نابوو یعنی تیا بخۆن ئێستا ئێستا ئەڕوخێ بە سەریانە بە کەڵک ناهات بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە تعمیر خانۆکەیان هەر ڕوخان و ماڵیان بۆ کردوون و خوانەی بڕێ یارمەتیانە دەن و خوانەی بڕێ مەعاشیان بۆیان بڕیوەتەوە و پارەیانە دەنێ و خێرخوازی ئەڵڵایی ماڵیان ئاوا بێ پارەیانی نەکردوون بێ ڕسق و زەخیرەیانی نەکردوون لەخوا بە زیاد بێ ئێستا زۆر لەوسە باشترن. ئەو کاتێمە هاتین حەمامێکیان هەبوو تەنانەت شوشێکەوە نەبوو حەمامەکان نە دەرگای هەبوو نە پەنجەرەیتیا بوو نە ئاو بۆیلەریان هەبوو هیچیان نەبوو مناڵەکانە هاتن لە ماڵێمە خۆیانیان نەشۆرد ئیتر هەتا ئێستا بەس بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێوەتان مشتەمەلاتەکەیان حەمامی ڕێک و پێک هەمووی کاشی حەمامی دفن بۆیلەری دفنی تیاکرا و غەسالی گەورەیان بۆ کڕاوە ئێستا شکر لەخوا بە زیاد ببێ منەتن ماڵ خۆیان هەیە نەباران لێیان نەدا نە سەرمالیان نەدا نەگەرما لێیان نەدا هێنە ژوورە و دەرگاکەدا ئەخەن بێدەنگ و بێسەنگ دانیشن لەخوا بە زیاد زۆر باشن زۆر فەرقیان کردووە. جگە خانۆکە ئەشای ناوماڵیشیان ئەشیای ناوماڵیش لەخوا بە زیاد بە سەلاجەی چاکیان بۆ کڕاوە کەوەنتەر تەبا غاز تەلەڤیزۆن موبەریدە مەعرەز نوێن هەموویان بۆ کڕا هەمووی ماشەڵڵا هەمووی پڕە لە فەرش و دیا داخراوە ئیتر دەرگا و پەنجەرەی هەمووی ڕێک و پێک هەمووی یعنی لەخوا بە زیاد بە هیچ گلەیەکمان لیان نییە. وەڵا عەشیای ناوماڵ ئەوە چۆن بینی و ئەوانەمان هەیە هیچمان هەمووی شکا هەموویمان نییە جێگە و بانمان ئەوانەیە مەعرەزەکەمان شکاوە هەچی شتمانە شکاوە لەسەر ئەو سێ کچکە چێژ لێنێم هەمووی کۆنە ئارە وەڵا بەخشین ئەشیای ناوماڵمان نەبوو هیچ
ئەمە ئەوە هەمووی کۆن بوو. هەمووی کۆن بوو هیچی بەعمل ناهاو ئێسخوانەی بڕێ مەعرس و کەوانتەر و غاز و تەلەڤیزیۆن و سەلاجە و موبەریدە و خەسالە و هەمووتان بوو کردوین ماڵتان ئاو بێ فەرش و ینی ماڵەکەتان تازە بوو. ئەرە وەڵڵا ئەی مەمنونتان کۆنەکان چ لێ کرد؟ هەموویمان فڕێدا بەعەمەل نەمابووە؟ نا وەڵڵا هیچی بەعمل نەما بوو تا چەند ژیانتان گۆڕاوە تا چەند وڵی وەختان ئیسە ژیانە خۆشە؟ زۆر خۆشە سا ژیانمان نەبوو ئەرە وەڵا ئیسە زۆر دڵیان خۆشە ئەم منە دڵیان پێ خۆشە نەبێتەوە زۆر خانیان بۆ کردین ئەشیای ماڵیان بۆ کردین معاشیان بۆ بڕینەتەوە ماڵیان ئاوا بێخوا هەموو شتێکیان بۆ ئێستا ماگانم عەشی وەردەگرن لە بەخشی. بەڵێ بەڵێ. لە چیتان کەمە ئێستا؟ سالا لەخوا بەزیە لە لێسمان کەم نییە لەخوا بەزاری ئاواتەکەتان هاتە دی ئەوە ئەرە تاویزم وەڵڵا. بۆتان کرا؟ ئەرە وەڵڵا ماڵیان ئاوا بێخوا زۆرمان پێ خۆش بوو. دادە لەو ڕۆژەی بەرنامەی بەخشین سەردانیکردن تا ئەم ساتە وەختە تا چەند ژیانیان گۆڕاوە؟ زۆر لە 100 گۆڕاوە نەک لە 100 بڵێم کەم گۆڕاوە زۆریش گۆڕاوە ئەو کاتە معاشیشیان نەبوو پارەیان نەبوو ئێستا لەخوا بە زیاد بێ کەناڵی بەرنامەی بەخشین هەسا بە ئەرکومانوتی معاشیشی بۆیان بڕیوەتە هەموو مانگە معاشیان هەیە یعنی تر لە کەم و لە زۆر ماڵی خەڵکی ئەڵایش ئاوا بێ یارمەتیانەدەن دەست یارمەتیان بۆ درێژەکەن لەلایەن زەخیرەوە لەلایەن خواردنەوە هەموو شتێکیان بۆیەنن ئیتر یعنی ئەوە پاداشتی لای خۆی گەورەیە لە لای عەبد نییە ناتوانین ئێمە پاداشتیان بدەینەوە لە دوعای خێر بە بەشیان ناکەین دادە تا چەند مناڵانە هەستی ئەویان هەبوو کە خانوویەکی تازایان بۆ دروست کراوە ناماڵێکی تازە چیانەوت کە تۆ ڕۆژانە بینی؟ ئەهاتنە دادەوەرە کاگڕەفیق کەوەنتەرەکەی هێناوتە دادەوەرە سەلاجەی بۆمان هێناوەتە زۆریان پێخۆش بوو یعنی هەرچێکیان بۆ هاتۆک مژدانەیە ئاهاتن هەواڵیان بۆ منەهێناوی دادەوەرە تەلەڤیزۆنەکەمە بۆ هاتۆتەوە زۆر دڵیان پێخۆش بوو یعنی فەرقیە کرد یعنی ئەمە بۆ ئەوان کرا هەستیان پێکەوە بۆ ئەوان کراوە ئەوان تیا هەڵەسن و تیا دانیشن زۆر دڵیان پێخۆش بوو پێیانمان ئەوەیە یارمەتی هەموو فەقیر و هەژارێ بدەن وەک یارمەتی ئەم ماڵ و مناڵەیاندا دەستی خێر بۆ هەموو کەسێ درێژکەن ئەوە پاداشتی لای خۆی گەورەیە پاداشتی لای ئێمە نییە بەس لە دوعای خێر بێ بەشیان ناکەین کە هەست دەستی یارمەتیان درێژکە بۆ ئەم ماڵە هەتیەوە بۆ ئەم ماڵە بێ باوکانە و ئاگایان لێیانە و معاشیان بۆ بڕیوەتەوە یا ڕەبی خوا بۆ خاطر ئەو قورعان هەر کەسێ دەستی یارمەتی بۆ ئەم ماڵە درێژ کردووە خوای گەورە ئەو نەیتری باتێ و یارمەتی تری بدا بۆ خاطری ئەو قورعانە هەر ئەوە نەمان دەسەڵاتە دوعای خێریان بۆ بکەین ئەو بەس خوای گەورە پاداشتیانە داتەوە بە ئێمە نادرێتەوە ئەمە نە چاکەیان بۆمان بووە یعنی تر ناوترێتەوە.
کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هاوکاری مادیەکانتان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. چەند خۆشە کاتێک هەژار و نەدارەکان پێویستیان بە ئێوەیەک کە نایان ناسن، خزم و کەستان نییە و ئاشنایەتیان لەگەڵان نییە و تەنانەت لە عەشیرەت و لە شار و گەڕەکەکەی ئێوەش نییە، بەڵام هاوکاری و کۆمەچیان دەکەن و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان بۆ دەکەن بە خەندە و خۆشی. ئێمە چەند مانگێک بەر لە ئیسلات سەردانی ئەم ماڵە بێباوکەمان کرد لە خانوویەکی زۆر ناخۆش شەو ڕۆژیان بەڕێ ئەکرد، بەڵام لە زستانان ژیانیان سەختتر بوو لەبەرەوەی خانووەکە زۆر کۆن و کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی هێنابوو بەسەر ئەم منداڵە بێباوکانە. بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خۆتان ئەبینن خانوویەکی جوانی لێ بەرهەم هاتوو، خەرمانبەرەکەی ئێوە دڵی چوار منداڵی بێباوکی بێ نازی خۆش کرد. چەند خۆشە کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش دەکات و ئاسوودەیان دەکات. سەرەڕای دروستکردنی خانووەکە و ئەمانە ناوماڵیان نەبوو کە شاوی باز بێ، بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوای دروستکردنی خانووەکە تەواوی ناوماڵی تازایان بۆ دابین کرا و کۆنەکانیان تەواو لەم ماڵە دوور خرایەوە. بۆیە جگە ئەو دوو هاوکاری و کۆمەچیە کە دروستکردنی خانوو و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ بوو، ئێوەی خێرخواز و بەخشندە لە سندوقی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین موچەیەکتان بۆ ئەم منداڵە بێباوکانە دابین کردووە. بۆیە چەند خۆشە کاتێک هەژار و نەدارەکان پێویستیان بە هاوکاریە سەرتاپە ژیانیان ئەگۆڕن لە دروستکردنی خان و دابینکردنی ناوماڵ موچەی ماگانە. بۆی هەمیشە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش دەکات، هەر چەندێک بوو هەر چۆن بوو بیبەخشە، چونکە دڵنیا بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەیە ئەتوانێت دڵی ئەمانە خۆش بکات. هیچ کات بیر لەوە مەکەرەوە هاوکاریەکەی تۆ کەمە یاخود شاوی ئەم ماڵە بێباوک و هەژارە نییە، بەڵام ئەگە هەر کەسەمان لە ئاستی خۆمان هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران بکەین، بێگومان زۆرە بێت بە مەرجێک دەستە ئەمینەکان بگەێنتە شوێنی خۆی و منداڵانی بێباوک و هەژارەکانی پێ دڵخۆش بکەن. ئێمە دڵخۆشین، دڵنیام ئێوەی خێرخواز و بەخشندەش ئەگەر نشتان بەخشی بێ بۆ ئەم ماڵش هەر دڵتان خۆشە، لەبەرەوەی چوار منداڵی بێباوکی بێناز لەگەڵ ئەوە فەقیر حاڵیشن، ئێوەی خێرخواز و بەخشن دەتوانیتان بیانکەنە خاوەن خانی خۆیان و کەلوپەلی پێداویستی تازەی ناوماڵ و موچەی ماگانەش. بۆیە هەمیشە بەخشینەکانتان دڵی دڵڕەنجاوەکان خۆش بکەن و هەژار و نەدارەکان بەسەر بکەنەوە.